يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخوان أساني بريز لبشي بينجم لتفسير سورة العصر دا أو سورة بوشبت كولا بلام زور مانادار واتادار. أما بينجمين وتارك لتفسير أو سورة بيروزي سورة العصر داين گەیشتووینە سەر وتەواصەو بالسەبر. خوای پەروەردگار ئاماژەی بەوەدا کە ئینسانەکان خەسارەتمەندن، پەشیمانن، ڕەنج بە خەسارن ئیلا ئیمانداران نەبێ، ئیلا ئەو کەسانە نەبێ کە خاوەنی عەمەلی ساڵح و کردەوەی جوانن و پاشان فەرمووی هەمووتان وەسیەت بکەن کە لەسەر حەق و ڕاستی بن. لە کۆتاییشا دەفەرمێ وتەواصەو بالسەبر. ئیمانداران ئامۆژگاری یەکتر دەکەن لە ناو خۆیاندا بە ئارامگرتن، بە سەبرگرتن. سەبر دەرگای هەموو خێرێک لە ئینسان دەکاتەوە، بەڵام وشەی سەبر ئەبێ وەکو خۆی لێ حاڵی بین کە قورئان مەبەستی چییە. بەڕێزان، سەبرگرتن و ئارامگرتن بە مانای مدبوون و لە جوڵەکەوتن و سەرنەویکردن و ملکەچکردن بۆ زاڵم نییە. سەبرگرتن مانای ئەوە نییە واز لە حەقی خۆت بێنی، داوای حەقی خۆت نەکەی و بێدەنگ بی. سەبرگرتن مانای فەقیر حاڵی و دەممردوویی و خۆجێلکردن نییە. ئەوە بابەتێکیکەیە، ئەوە خراپە. بەڵام سەبر کە خوای پەروەردگار لە قورئانە لە سێ شوێنە لەگەڵ سەبرا جەمیلی هێناوە، دەفەرمێ فەسەبڕ جەمیل. لە سوورەتی یوسف ئایەتی 18 و 83دا دوو جار وشەی فەسەبڕ جەمیل هاتووە. لە سوورەتی مەعاریجشا فەصبر صەبڕا جەمیلا. سەبری جەمیل چییە؟ سەبری جەمیل سەبرێکە کە ئینسان ئارام دەگرێ، زمانی قسە ناکە، بەڵام دڵیشی ناکڵێ. زۆر کەس دەبینی شتێکی بەدڵ نییە، هیچیش ناڵێ، دانیشتۆ بێدەنگە، بەڵام دەم و چاوی عەبوس بووە، ڕەنگی ڕەش هەڵگەڕاوە، دڵی خەریکە دەتەقێ. ئەوە سەبری جەمیل نییە. ڕاستە هیچی بە زمان نەوتووە، بەڵام پێوەی دیارە. خوای گەورە دەفەرمێ کە ئارامتگر ئارامێکی جوان بگرە، لە ناخەوە مەکڵێ. ئارامگرتن و سەبرگرتن یعنی بەهێمنی هەنگاونان، ژیرانە بڕیاردان، پوچەڵکردنەوەی پیلانی ناحەزان کە دەیەوێت تۆ هەڵچی و لە ناوت بەرێ، فرسەتێکت لێبێنێ، تۆ پیلانەکەی هەڵدەوەشێنێەوە و هەڵ ناچی و بەدەمێوە ناچی. سەبری جەمیل بریتێ لە سەبرێکی ئیجابی. بۆ نمونە گەنجێک ناتوانێت ژن بێنێ، بەڵام لەولاوە سوپاس بۆ خۆی پەروەردگار چاوی لە نەزەر دەپارێزێ، دامێنی لە زینا دەپارێزێ، تەماحی لە ناموسی خەڵکا نییە. بەڵام ئەمە ئارامگرتنێکی باشە تا ئێرە، بەڵام هەوڵ نادا ئیشێک پەیداکە بۆ دوا ڕۆژی ژیانی چاوەڕ کاتەوە، بەڵکو هاوکوفێکی خۆی بدۆزێتەوە ژن و مناڵێک پێکەوە نیە. هەر دەڵێ ئارامم گرتووە و ژن ناهێنم و هەوڵیشی بۆ نادا، هەوڵی خۆ بنیادنان نادا. ئەمە سەبری سلبیە، چونکە سەرنجام ئەم گەنجە ڕەنبێ بڕوخێ، ڕەنبێ ڕۆژە تووشی ڕووداوی نابەجێب بێ، هیچ کە نەتوانێت ئارامگرتنەکەی بەدێتە سەر. یان وەختێ بەخۆی ئەزانێت تەمەنی هەڵدەکشێ و دەچێتە سەرەوە، لە ماڵ و منداڵ دەبێ، تازە بەتەنهایی دەمێنێتەوە. کە ماڵ و مناڵێکی ڕەحمەت بۆ ئینسان لە هەموو شتێک باشترە، وەکو لە گەنجیدا باشە، لە پیریدا چەند قات باشتر دەبێت. سەبر یعنی لە کاتی تەنگانەدا نەڕوخێی، لە هەوراز و نشێوی ژیاندا نەشڵەژێی، لە جوڵە نەکەوی، ئەگەر پێویستی کرد لە سەرخۆ بڕۆی، تەنها ماوەیەک هەنگاوەکانت هێواش بکەیەوە. بۆ نمونە بەڕێزت ئۆتۆمبیلت پێیە، سیارەیەکت پێیە و تووشی شەقامێکی قەرەباڵغ دەبی، جادەکە لە دەرەوەی شارە دەیان چاڵی و چۆڵی و خراپی تێدایە، هەڵدێری تێدایە. ئالەم کاتەدا سەبرگرتن ئەوەیە تۆ هەندێ لێخوڕینەکەت هێواش دەکەیەوە، لە دڵی شەو پەز نابی و دەست ناکەی بێت جوێندان بە حکومەت و بە خەڵک و بەم و بە و بە هۆڕن لێدان و ئارام لە شوێنی خۆت دەڕۆی. ڕاستە جوڵەکەت هێواش بۆتەوە، بەڵام لە جوڵەش نەکەوتووی.
ئارام دەگری و خۆت تێک نادەی و ناشڵەژێی و ناڕوخەی خەڵکیش ئازار نادەی و خۆشت تووشی موسیبەتێک ناکەی لە کاتی کێشەی داراییدا ئینسان هەمیشە بەهاری کەسابەتی نابێ جاری وایە تووشی قەیرانێکی دارایی کەسی دەبێەوە یان وڵاتەکە دۆکو ئەمڕۆ تووشی قەیرانێک دەبێتەوە ئالم کاتەدا کە ئینسان باری ئابووری لە کزیدا هاتە خوارەوە زەرەری کرد لە مامەڵەیەکە موچەکەی لە کاتی خۆیدا نەهات مەکڕوزێەوە سوال مەکە ئارامگرتن ئەوەیە چاوت بخەرە سەر پێداویستێ بنچینەیەکان ئالم کاتەدا لەگەڵ ژن و مناڵەکەتا دانیشە بە خۆت دابچۆوە وەکو جاران بۆمان ناکرێت زۆر خۆشگوزەرانی بکەین سەفرە و سیاحەت بکەین با بزانین چی بنچینەی ژیانمانە و بەبێت چی ناژین چاومان بخێنە سەر ئەو شتانە ئەم پارەکە مەش بەشی ئەمانەمان دەکا هێواشتر ژیان دەکەین و کەمتر دەخۆین و کەمتر و خراپتر دەپۆشین تا لەم بابەتە ڕزگارمان دەبێت باسی خۆشت لای کەس نەکردووە نەکڕ و زاویتەوە و تووشی سوال و قەرز و قۆڵەش نەبووی ئەساسە بنچینەیەکان لەبەر چاو دەگری ئەمە ئارامگرتنە ئەوەیە کە خوای پەروەردگار دەفەرمێ هەمیشە ئامۆژگاری یەکتر بکەن بە ئارامگرتن سەبر یعنی لە ڕقانە خۆن نەدۆڕێنی ئەبینی خەڵکێک وەرزشکارە لە ڕقی تیپێک ئەچێتە ناو تیپێکەوە وە لە جیهانی وەرزشە هەمووتان دەیزانن سیاسیەک لە ڕقی ئەوەی لە ناو حیزبەکەی خۆیدا پەستە ئەچێتە ناو حیزبێکیکەوە مەبدەئی چەندین ساڵی دەفرۆشە و دەیدۆڕێنێ ڕق وای لێ دەکا ئارام ناگرێت لەسەر ئەو باروداخە سیاسی کە تەنگەژەی پێ هەڵچنیوە کچانێک و کوڕانێک دەبینی ئێستا زۆر جار ئەوە دەبینین و دەبیستین و ئاگامان لێتی کە کچانێک دەچنە پرۆسەی خۆشەویستیەوە خۆشەویستێک پەیدا دەکەن دڵدارێک پەیدا دەکەن هاوسەرگیریەک دەکەن لە ڕقی کچێکی تر لە ڕقی کچێکی خزمی ئەڵە بۆ ئەو شووی کردووە بۆ من چیم لەو کەمترە بۆچی ئەو خەڵک خۆشی دەوێت لە ڕقی فڵان کەس خۆی دەخاتە داوێکی خراپەوە یان کوڕێک لە ڕقی فڵان کەس ئەبێ ئەمیش خۆشەویستێکی هەبێ و لە ڕۆژی خۆشەویستیدا بە ناوی عەشق و خۆشەویستیەوە ناشیرین بکەن خۆشەویستی ناشیرین بکەن ئەم ڕقانە ماڵوێرانکەرن ئینسانی سابر و ئارامگر لە ڕقا هەڵە ناکا خۆی تووشی بارودۆخێک ناکە کە نەزانێت لە دواییدا چۆن لێ ڕزگار بێ واتە بە عەقڵ و ژیربێژی ئەو کەسانە بڕیار نادەن بەڵکو بە هەست و سۆز و ڕق بڕیار دەدەن کە ئەوەش پەشیمانی لە دوایە زۆر جا کچێک هەیە لە داخی باوکو دایکی شوو دەکا باوشی نەیداوە بەم کوڕە و باوشی نەیداوە بەو کوڕە و دایکی بۆ فڵان کەس ڕێگر بووە ئەم کچە دەڵێ بەخوا ئەم جارە چ کەسێک بێتە خواز بێن شووی پێ دەکەم حەقم نییە بەسەرەوە چاک و خراپە لە ڕقی باوکم شوو بە هەموو کەسێک دەکەم چاولێ لە ڕقانە بارودۆخی ژیانی خۆی بۆ ئەبەدا ئەبەد دەسووتێنێ ماڵی کەسانی چکە شوێران دەکا یان کوڕێکە بە هەمان شێوە بۆیە دەبێت ئینسان ژیرانە بڕیار بدا نەک لەسەر هەست و سۆز و عاتیفە و ڕقوقین گرنگترین خاڵێکی ئینسان سەبرگرتن دەبێتە کلیلی دەرگای ڕەحمەتی و خێر سەبرگرتنە لە ژیانی هاوسەریدا سەبرگرتن لە ژیانی هاوسەریدا بە مانای ئەوە نییە ژن و پیاوێک هەموو ڕۆژی ژیانیان شەڕیان بێ جەهەنەم لە ماڵیاندا بێ درێژە پێ بدەن و لە یەک جیا نەبنەوە و نەچنە دادگا بڵێن خەڵک باسمان دەکا بڵێن عەیبە بڵێن تەلاق دراوە و شەیەکی قورسە ئەم جەهەنەمە با بەردەوام بێ ئەمە خۆ خەڵەتاندنە ئەمە لەوە دەچێت کارە ساتی لێ بقەوێتەوە لە ئاخریدا بەڵام قورئانی پیرۆز ڕێنماییمان دەکات دەفەرمێ وعاشروهن بالمعروف سەرەتای هاوسەرگیری خۆشەویستان کاتێک کە کوڕ و کچێک بە یەک دەگەن و دەبنە هاوسەر ئەبێت لەسەر بناغەی مەوەدە بێ مەوەدە یعنی خۆشەویستیەک کە لەسەر بناغەیەکی دڵ بێ کوڕ و کچێک کە مەوەدە کۆیان دەکاتەوە دڵیان بە یەکتری خۆشە حەز بە بوونی یەکتر دەکەن بە دووربوون لە یەکتر حەز بە ناڕەحەتی دەکەن ئەگەر ڕۆژێک بەرامبەرەکەی نەبینێ وا ئەزانێت ساڵێکە ساتێکی لێ دەبێتە ساڵێک ئەمە سەرەتای هاوسەرگیری بەم شێوەیە ئەو ئەگەر ئەو خۆشەویستیە بوونی نەبێ ئەو هاوسەرگیریە هەر لە ئەوڵەوە سەر ناگرێ بەڵام دوای تێپەڕبوونی زەمانێک زۆربەی خەڵکی ئەمە کە ئیشکالی بۆ دروست دەبێت قورئان ئاماژەی پێکردووە لەسەر ئەمەیە کابرا هەز دەکا وەکو جاران ئەو گەرم و گوڕی و خۆشەویستەی بۆ خێزانی کاڵ بۆتەوە ڕەنبێ سروشتێکی ئاسایی بێ بوویە خاوەنی منداڵ بارت قورس بووە تەمەنت چۆتە پێشەوە جەستەت نەخۆشە ژنەکەش بە هەمان شێوە جاری وایە هەز دەکا ئەو هەموو گەرم و گوڕی و خۆشەویستی جارانی بۆ مێردەکەی نەماوە کاڵ بۆتەوە
بەهۆی ئەوەی چەند سکی کردووە چەند مناڵی بووە چەند باری لەسەر شانە نەخۆش کەوتووە لە وەکو قەباغێکی بۆشی لێ هاتووە ناوسکی هاتوۆتە دەرەوە ئالەم حاڵەتەدا قورئان دەفەرمێ ئەی ژن و مێرد ئاگادار بە وا نەزانی ژیان تەنها لەسەر خۆشەویستی بەندە لەو کاتەدا لە یەکتری بێزار مەبن بە تایبەت بە پیاوان دەفەرمێ وعاشروهن بالمعروف بە جوانترین شێوە ڕەفتار لەگەڵ خێزانەکان تادا بکەن عاشر لە وشەی عەشیرەتەوە هاتووە ئەی پیاو جێگەی هەموو کەس و کار بۆ ژنەکەت بگرەوە تازە ئەم ئافرەتە لە ماڵی باوکی دابڕا لە ماڵی خوشکی دابڕا لە ماڵی باوک و مام و خاڵی دابڕا ئێستا تۆ دەبێت هەموو کەسی بی جێگەی هەموو کەسی بۆ بگریەوە تازە ئێستا جاران مانگی جارێک دەچۆم هەفتەی جارێک دەچۆ ماڵی باوکی ئێستا بەهۆی مناڵەوە ساڵی جارێک ناچێ خزمەکانی هەر نابینێ ئەی پیاو دەبێت تۆ جێگەی هەموو کەسەکان بۆ خێزانت بگریتەوە وعاشروهن لە وشەی عەشرەتەوە هاتووە دە کەسی پشتیوان بە بۆ خێزانەکەت لە ماڵەوە ئاگاداری هەست و سۆز و بەدەنی بە وعاشروهن بالمعروف بە جوانترین شێوە بە عورف و عادەتێکی ئیسلامی و کوردەواریانە ئاگاد لە خێزانت بێ جا لێرەدا وشەی معروف لەگەڵ وشەی وددا زۆر فەرقی هەیە ئەم قورئانەی ئێمە چەند وردە ئەفەرمە سەرەتای هاوسەریت بوو بە خۆشەویستی بە یەک گەیشتن بەڵام ئێستا بوونە خاوەنی مناڵ تەمەن چند چۆتە پێشەوە وان نەزانی خۆشەویستیەکە دەبێ هەر بمێنێ وەکو جاران لێرەدا معروف پێویستە جا معروف لەگەڵ وددا لە قورئانە جیاوازیان ئەوەیە ود ئەوەیە کە ئینسان شتێک بە کەسێک دەبەخشێ لە ناخەوە خۆی حەزی پێ دەکا مرتاح دەبێ پێی دەڵێت تۆ ئەوە بخۆی وازام خۆم خواردومە معروف ئەوەیە لە دڵیشەوە زۆر خۆشحاڵ نی بەڵام هەردەشی بەخشی و ئیدارەش دەکەی و ڕێزیش دەگری بەڵام شەر نییە لە ناخیشەوە بۆی بکوڵی خوا دەفەرمێ ئەگەر ئەو خۆشەویستی جارانە نەمابوو لە جیاتی ود ئەی ئینسان معروف بەکاربێنە کابرای کاتە خزمەت پێغەمبەری خوا خزمەت ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێوتی ئەی ئەمیری ئیمانداران أنا كاره لامرأتي وأريد أن أطلقها خليفة إيمان داران پێشەوەی بڕواداران بەڕاستی حەزم بە خێزانەکەم نەماوە جاران زۆرم خۆش دەویست وەم دەزانی هەر ئەو ئافرەتە نەبێت لەسەر زەویدا کەسی کە بوونی نییە ئێستا نازانم ساڵانێک وە چەند مناڵمان هەیە کەچی حەز ناکەم وەکو جاران خۆشم دەوێت حەز دەکەم ڕقم لێیەتی ئەو خۆشەویستیە نەماوە بۆیە لەسەر دەستی جەناب لێجا دەمەوە و تەلاقی دەدەم ئیمامی عومەر فەرمووی أولم تبني البيوت إلا على الحب فأين القيم فەرمووی کاکە بۆ دوای ساڵانێکی ژماڵ هەر لەسەر خۆشەویستی بەندە بێ ئەو خۆشەویستیە بۆ سەرەتایە خوا وای دروست کردووە ئەم کوڕە لە ماڵی باوکیدا دەبڕێ لە ژینگەیەکدا دەبڕێ ئەم کچە لە ناو باڵی باوکی چەند ساڵ نازدار بۆ دادەبڕێ خوا ئەم خۆشەویستی بۆ دروست کردوون بەڵام ئێستا ئێوە چوونە تەمەنەوە ئێوە خاوەنی مناڵن ئێستا بارودۆخێکی کەیە ئەی قیەم و ڕێز و حرمەت لەکوێیە بۆ تۆ پێ دوایە هەر ماڵ لەسەر خۆشەویستی ڕادەوەستێ لێگەڕێ ئیمامی عومەر ئامۆژگاری کرد فەرمووی ئێستا مناڵتان هەیە ئێستا دەبێت سیرکردنی مناڵەکان و دوا ڕۆژی مناڵەکان بۆ ئێوە جێگەی هەموو کچێک بگرێتەوە جاران ئێوە دوو کەس بوون ئازار بوون سەرەتای هاوسەرگیری لێکجیا بوونایەوە بەڵام ئێستا دوا ڕۆژی مناڵەکانتان دەفەوتێ لەبەر ئەوە کارێکی خراپی نەکردووە وازی لێبێنە و بە جوانترین شێوە ڕەفتار لەگەڵ خێزانەکە تا بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوانێک هاتوونە خزمەتی دینی ئێمە بەڕێزان هەموو شتەکانی تێدایە بە ئەدەب و حرمەتەوە باسی کردووە پیاوانێک هاتوون و تویانە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگامان دەدەی ئەگەر ژنێکی تر بێنین چونکە بەخوا فڵان ئافرەتم بینیوە ئەوە جوانیە کە دەچمەوە ماڵەوە هیچ بە خێزانەکەی خۆم دڵخۆش نیم ئەو جوانی لە فڵان ئافرەتا دەیبینم لە دەرەوە خێزانەکەی خۆم وانییە ناتوانێت هەست و سۆزم بجوڵێنێ ناتوانێت تێرم کە ئەی پێغەمبەری خوا با تووشی حرام نەبم ڕێگەم دەدەی ژنێکی کە بێنم پێغەمبەری خوا چی جواب دابنەوە فەرموویەتی ئیذا ڕا ئەحەدوکم ئیمڕەئەة حەسناء ئەگەر یەکێک لە ئێوە چاوی هەڵتۆقی بە ئافرەتێکی سیما جواندا فەعەجەبەتهو زۆر سەرنجی ڕاکێشا وتی بەڕاستی ئەوە شادجوانی جیانە فەلیەئتی ئەهلەه پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی با بگەڕێتەوە بۆ لای خێزانەکەی خۆی فإن البضع واحد ومعها مثل الذي معها فموي پارچە گۆشتەکە لەگەڵ ڕێزمدا هەر ئەوەیە بە هەموانەوە ئەوەی لەو وەری دەگری خێزانەکەی خۆشت هەیەتی لە خێزانەکەی خۆتە ئارەزوەکانت بە شەرعی بەتاڵ بکەوە واز لەوەی تر بێنە ماڵ لە خۆت مەشێوێنە خێزانت مەتۆرێنە
خێزانێکی تر مەهێنا ئەو جوانە با بۆ کەسێکی تر بێ بۆ تەمەنی خۆی تۆ لەگەڵ ئەمە بڕیاری هاوسەرگیریت دا و وەفاداریت داوە فەرمووی لەزەتەکانی خۆت ئەوەی لە خێزانی خۆتا وەری دەگری بەخواهی خەڵکی تریش دە خێزانی تریش بێنی هەر ئەوە وەردەگری قەناعەت بەمەی خۆت بگرە و سەبر بگرە فإن كرهتموهن قورئان دەفەرمێ ئەگەر حەستان لە چارەی هاوسەرەکانتان نەکرد ڕەوشتی خراپ بوو ڕەوشت خراپی لە ڕووی خوشکانی مسلمان کە لەوانە بەدورن مەبەستمان داوێن پیسی نییە ئەوە نا ڕەوشتی خراپ بوو بۆ نمونە ئافرەتێکی زۆر بڵێ بوو کابرا ماندووە ئەم دەچێتەوە لە سیر و تا پیاز بۆی دەجێڕێتەوە لە ماڵەوە کابرا خەریکە مێشکی دەدەقێ ئەم زمانی ناوەستێ بەم ڕەوشتەی خراپەی بێزارە ئەتر باسی ئەم دەکا باسی ئەو دەکا لەو بێزارە تعلیق لەو دەدا ئەم پیاوەش فەقیرە تەحملی ئەو هەموو قسەیە نازانێت چۆنی هەزم کات پیاو کەم دووترە لە ئافرەت یان سیما یان ڕەزیلە ئافرەتێکی ڕەزیلە خزمەتی مناڵەکانیشی باش ناکە یان میوان دۆز نییە کابرا ناتوانێت بە ئازادی وە ئافرەت میوانێک دێنمەوان ئەم دەیکا بەهەرە حەزی پێی نییە ئەمانە سیفاتیانێکی خراپن کە پیاوەکە پێی ناڕازیە یان لە خەڵقیە لە شێوەیە شێوەی ژنەکەی بەلاوە جوان نەماوە سەرنجی ڕاناکێشێ ئەو هەیکەلەی بینیوێتی ئێستاوان نییە لە بەرچاوی یان ئافرەتێکی خزمەت گوزار نییە بۆ ماڵ چێشتێکی باش دروست ناکە ماڵ پاک و خاوێن ناکە بە ئەرکەکانی خۆی ڕاناگە یان ئەم پیاوە مەیلی بەلای ئافرەتێکی چکەدا جوڵاوە خێزانەکەی خۆی بەرچاو کەوتووە خی پەروەردگار لەم حاڵەتانەدا دەفەرمێ یاخود لە صفاتی ژنەکە ناڕازیە دەیەوێ وەکو خۆی بێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح بوخاریدا بە ژمارە فرموودەی 4889 فەرموویەتی المرأة كالضلع پیاوان ئاگادار بن ئافرەتان وەکو پەراسووان نەک بڵێ لە پەراسووی ئادەم دروست کراوە ئەوە ڕێزانەوە هەڵەیە ئافرەتان وەکو پەراسوو دروست کراون پەراسوو خوای گەورە وای دروست کردو بۆ ئەوەی دڵ و سی و جگەر و مەعیدە ئەوانە پارێزێ سیەکان پارێزێ قەوز دروست بووە ئافرەتیش وا دروست بوو عەتف و سۆز و ئامێزی گەرمی بۆ مناڵەکانی بکاتەوە بۆ مێردەکەی بکاتەوە ئەگەر پیاوە بێوێ ئەم سروشتەی ئافرەت بگۆڕێ ئافرەت ئێستا قسەیەک دەکات دوای 2 ساعتی کە لێی پەشیمان دەبێتەوە کوڕە هەر لە بیری دەچێتەوە باسی چی بۆ پیاو یەک بڕیار دەدا ئافرەت زوو پەشیمان دەبێتەوە بڕیارەکان دەدا بڕیاری تازەش دەدا زۆر دەڵێ و کەمی جاریوا لە بیر دەمێنێ ئەمە خوا نەخواستە نەقسێک نییە بۆی ئەگە ئافرەت زۆری نەوتایە مناڵ فێری قسەکردن نەدەبوو لە باوکەوە بەو بێدەنگێت و کەلیمە فێر نەدەبوو خوای گەورە ئەمانەی هەمووی بە عەدلێک داناون لە ناو ماڵەکاندا بە حەق دروستی کردوون ئەم پیاوە بەم سیفەتانەی ژن ناڕەحەتە و دەیەوێ وەکو خۆی لێ بکە من چۆن بیر دەکەمەوە دەبێت تۆش ئاوا بیر بکەیەوە پێغەمبەری خوا فەرمووی هەڵە دەکەی سەبر بگرە لەسەر ئەو سیفەتەی کە ئەو خۆی وایە ئەو خۆی وایە دەبێت ئاوا بژی و ماڵەکە ئاوا بەڕێوە دەچێت سەبر بگرە و عەجەلە مەکە یەکسەر ئازاری مەدە لەسەرەوە پیا هەڵمەشاخێ تەریقی مەکەوە قسەی پێ مەڵێ لێ مەدە تەواقی مەدە فإن كرهتموهن قرآن دفرمي فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا كاتك پروردگارتان شتێکتان نیشان دەدا بەدڵتان نیە لە خێزانەکانتاندا ئەگەر پیاو سەبری لەسەر بگرێ خوای گەورە خێرێک دەخاتە ئەو شەڕەوە خێری تێدەخات دڵنیا بە ڕۆژە لەم بێ ئەم ژنە بێتە شاژنێک و بەدڵی تۆ بێت دوای چەند ساڵێک دڵی بەخوا باش بوو ژیان نەبوومەوە لێی سوپاس بۆ خۆی ئەستا ژیانمان چەند خۆشە بەرهەمی سەبرەکە هەڵدەگری هەروەها خوای گەورە ئەولادی ساڵحت پێ دەبەخشێ هەموو جار سەیری مناڵەکان دەکەی خوای لێت بەزیاد بێ ئەگەر لە ژنەکەم جیابوو بوومایەوە ئاژاوم دروست کرایە ئێستا ئەم مناڵە جوانانم نەدەبوون ها بەڕێزانی وا هەیە ژنەکەی زۆر ساڵحەیە زۆر مطیعە زۆر ڕێک و پێکە بەدڵی ئەوە کەچی ئەولادەکانی ناساڵحن بەڵام هەیە خێزانەکەی وەکو پێویست نییە وەکو پێویست لەگەڵیان ناژوڵێتەوە ئەم پیاوە سەبری گرتووە خوا ئەولادی ساڵحی پێ عەتا دەکا لەولاوە خێرێکی بۆ بەنسیب دەکا ئەفەرمێ ئارام بگرە صبر بگرە خێرا پەلاماری لێدان و تێهەڵدان و پێکێشان و تەلاقدان مەدە لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر پیغمبری خوا صلی الله عليه وسلم بە پیاوان و ژنان ئەم جارە بەیەکەوە دەفەرمێ لە صحیحی مسلمە هاتووە با هیچ ژن و مێردێک یەکتر نەبوغزێنن لەسەر ڕەوشتێک دوو ڕەوش سێ ڕۆژ کە بەدڵی نییە تەماشاکە ئەگەر لەم لایەنەوە سێ ڕەوشتی خێزانەکەت بەدڵ نییە لەولاوە دەستی فەدی چاکی هەیە هەموو جا بە پیاوانێک دەڵێن
کە لە خێزانەکەت بێزار بووی قەڵەم و کاغەزێک بێنە وەکو ژدۆلی مەکتەب ئەم بەراوبەردانێ بڵێ سیفاتی یەکەمی خراپی خێزانەکەم ئەوەیە 1 2 3 لە 4 دەوەستی ئەی سیفەتی چاکەکانی چییە بە ئەخلاقە دیندارە بەڕێزە بە حرمەتە دایکێکی باشە بۆ دراوسێ باشە بۆ میوان باشە 10 سیفەتی چاکی دەبژێری دەی لە مەکتەبە هاست چاو لێ مامۆستاژ وا سیر دەکا ئەگە 2 3 هەڵەی هەبێ لەولاوە دەست ڕاستی هەبێت دەرچووە باڵکو لە پلە باڵەکانیشا دەرچووە کەست دەست ناکەوێت هیچ عیبێکی لەم سەرزەویە لێ نەدۆزیەوە ئیلا پێغەمبەران نەبێ سەلامی خۆیان لەسەر بێ دەی خۆ تۆ پێغەمبەر نی ئەی ژن و پیاوا سەیری یەک مەکەن لەگەڵ فریشتەیە هاوسەرگیریت کردووە قەت ئەم فریشتەیە نابێ هەڵەیەکی لێ ڕووبدا لەسەر ئەو میسالیەتە قەت ژیانی هاوسەری ڕاناوەستێ تۆ لەگەڵ مرۆڤە هاوسەرگیریت کردووە مرۆڤیش هەست و سۆزان نەخۆشە جاری وایە کۆڵۆنیەتی ئینسانەکە لە بەرامبەرەکەی بێزار نییە ڕقیشی لێ نییە ئازاری ناوسک و کۆڵۆنی هەموو دەمارەکانی دەگرێتەوە بە بەرامبەرەکەیە دەتەقەوێتەوە تاوانە ئەبێ هەست بەمە بکەی لەوە چێ نەخۆش بێ لەوە چێ بارودۆخێکی دەرونی تەواو نەبێ عزری بۆ بێنەوە ئەگەر سیفەتێکت بەدڵ نییە خۆشەویست فەرمووی سیفەتێکی ترت بەدڵە سەبر یعنی ئەو کاتێک کە خێزانەکەت ساغ بۆ ویستوتە کە نەخۆش بوو لێی بێزار مەبە بە جوانی ویستوتە بە پیری دوای ئافرەتێکی تر مەکەوە مەشۆژنی بەسەر مەهێنە وەفادار بە بۆی ئەو خوای گەورە چەند ئەو پیاوانەی خۆش دەوێت کە وەفادارن بەرامبەر بە خێزانەکانیان برای بەڕێزمان بانکخوازی ناودار ئەندازێر عوسمان لە کتێبی ئەو دەدبینێدا باسێکم خوێندەوە باسی کابرایەک دەکا بە ناوی کاک جەمال ناوێکەوە کاتێک کە خێزانەکەی لە نەخۆشخانەی هیوا لە بەشی سەرەتانە خەوتە و سەرەتانی بووە ئەم پیاوە بۆی باس کردووە ئەم خێزانم ساڵی 1996 چووینە خوازبێنیمان کرد و بە ئەرێ وەڵامیان داینەوانێ و گفتیان داینێ کە کچەکەمان بدەنێ و کچەکەش زۆری پێخۆش بوو منیش زۆر دڵم پێوەی بۆ ئافرەتێکی زۆر سیما جوان و ڕێک و پێک بوو بەڵام قەدەری خوای گەورە هێشتا مارەمان نەکردبوو شەکرا و خواردنەوە مارەکردن دیاری نەکرابوو ئەم ئافرەتە بۆ ماڵی باوکی نانی کردبوو پەرەمێس پێیا تەقی بوو لە 160 جەستەی سووتە چوون بۆ خەستەخانە دڵێ ئەو پیاوە بۆ لای وتم هیچ دڵ لە دڵ مەدا من بە جوانی بڕیارمدا تۆ بێنم بە 160 جەستەشت سووتاوە هەر وازل لێ نایانم کە لە خەستەخانە دەرچووی مارەشت دەکەم و دەتگوازمەوە وتی 2016 بوو کە ئەوە پیاوەم بینی وتی 20 ساڵە هاوسەری ناخۆشێک دەبینمانە ڕووی نەداوە خوای گەورە 4 کچیشی پێبەخشیوین ئێستا سەرەتانێتی خێزانەکەم دەقەیەک لەم خەستەخانە بەجێ نایاڵم ئەزانی چەندەها جا بۆی گریاوم بەسەریا گریاوم خوا چەند ئەو وەفاداریەی پێخۆشە کە هێشتا مارەشی نەکردو بەڵام بەڵێنی داوە بە سوتاویش دەمەوی هەر وەکو بەساغی ویستومی ژنیش سەبر بگرێ لەسەر قسەکانی مێردەکەی بیر بکاتەوە ئەگە پیاوێک جارێک لە تووڕێیدا قسەیەکی نابەجێی کردبێ دەست بەجێ پەشیمانە ئەی سەدان جار قسەی خۆشی بۆ ئەم هاوسەرەی کردووە ژنیش بیر بکاتەوانێ ئەم پیاوە چەند سیفاتی چاکەی هەیە ئەگەر 1-2 سیفاتی تووڕەبوون و خراپی هەبێ ئەبێ بە قوربانی چاکەی کە و نەفرەتی لێ نەکەم و نەیبوخزێنم لەبەر چاوی مناڵەکانە نەیشکێنم وەفادار بێ بۆی حتا لە دوای مردنیشیدا لەبەر چاوی مناڵەکانیدا ژنێک دوای مردنی هاوسەرەکەی چاویلکەکە عینەکەکەی دادەنێ و لە چاوی ناکە پێی دەڵێن خۆ چاوت هەر وەکو جاران کزە و خراپتر بووە بۆچی عینەکەکە لە چاو ناکەی وتی لە دوای مردنی مێردەکەم شتێک نابینم شایانی ئەوە بێ لێی ورد بمانە و بە جوانی سەیریکەم تاکە شتێک کە چاوی منی پێڕۆشم بۆ ئەو پیرە مێردە بوو لە دوای ئەو عینەکم بۆ چییە جوانیەکانم بۆ چیە و بەرپێی خۆم دەبینم کافیە کچێک لە گۆفارێکا خوێنمەوە دەڵێ 8 دانە ساڵە باوکم مردووە هەموو جارە کە دەینەوە لە قوتابخانەیان دەچین بۆ زانکۆ بۆ پەیمانگە بەدایکمان دەڵێن دایە پارەمان دەوێت ئەڵە ڕۆڵی جان باوکت چاکەتەکەی هێشتا بە شوێنەکەی خۆیەتی بڕۆم پارەی لێ دەربێنن لە جزدانەکەی هەموو جا دەچێت پارەی تێدەکاتەوە تا ئێستا بەدەستی خۆی پارەی نەداوینێ هەموو جا پارەکان دەخاتە جزدانەکەی باوکمەوە هەمان شوێنی جاران ئەڵە بڕۆن لە جزدانەکەی باوکتان دەریبێنن یەکەم بۆ ئەوەی هەز نەکەن ئێمە بێ باوکین و باوکمان لە ماڵەکەدا نەماوە دووەم وەفاداری بۆ ئەو پیاوە کە تۆ هێشتا بە مردوویش هەر گەورەی ماڵی هەر جزدانی تۆیە چەند خوشکمان هەیە هەڵە دەکات لەبەر چاوی مێردەکەی حساب بۆ لە مناڵەکانی حساب بۆ مێردەکەی ناکە وەرە ڕۆڵە من پارەتان دەمێت وەرە داوا لە باوکت مەکە ئەوە ماڵی خۆت وێران دەکەی بەخوا بەیانی ئەو مناڵەن دەتکەنە دەرەوە بەڵام کاتێک کە ژنێک ڕێز لە مێردەکەی دەگرێ کە مناڵێک داوای شتێک دەکا بڵێ ڕۆڵە جان باوکت وەستاوە جا ئێمە گەورەی ماڵەکەمان باوکتە
ئەو باوکە 100 قات ئەو ژنەی جاران زیاتر خۆش دەوێت و ئەو مناڵانەش ئەمجار ڕێزی دایکیان دەگرن وتی 8 ساڵە بەدەستی خۆی پارەی نەداوینێ هەڵێ باوکتان هەر ماوە بڕۆن لە جیفانەکەی دەربێنن لە جزدانەکەەوە قەدەر پێویستی متمانە بە ئێمەش دەبەخشەیە فێری کردوین لە قەدەر پێویستیدا پارە هەڵدەگرین و بە فیڕۆی نادەین و دەستپیسی ناکەین و درۆ ناکەین دزی ناکەین سەیری کە دایکی ژیر ئەمە هەمووی بەرهەمی سەبرگرتنە بەڵام ڕۆژانە لەسەر یەک قسەی بچووک لەسەر یەک هەڵوێستێکی نەشیا و کە کەسەکە دوای سعاتێ پەشیمانە ئەو هەموو خەڵکە ڕوو دەکاتە دادگا و داوای جیابوونەوە دەکا چەند مناڵ سەرگەردان دەبێت چەند خێزان دەبێتە دوژمنی یەکتر خوا فەرمووی وەتەواسەو بالسەبر ئامۆژگاری یەکتر بکەن بە سەبر و ئارامگرتن ئەمە بۆ دایک و باوکانە کچەکەت هاتەوتی باو مێردەکەم یەک قسەیەکی کردووە مەڵە کچم وەرە خۆت بە تەڵاقدان دەبڵە کچم سەبر بگرە وەرە زدۆرێکی بابۆدانین با تەرازوێکی خێردانین بزین ئەم مێردەی تۆ وایە یەک سیفەتی ناشینە ئەی ئەو هەموو پیاوەتی و مەردایەتی و جوامێری کە لەو کوڕە باشەدایە بۆ لە دەستمان بچێ ئەمری پێ بکە بە سەبرگرتن خوا دەفەرمێ هەروەها کوڕەکە دەگەوتی خێزانەکەم بەدڵ نییە مەڵە کوڕم ژن زۆرە وازی لێ بێنەوە ماڵێکی باش نین وڵە کچم کوڕەکەم ئەم کچە باشەمان ئەم بوو کە بە ڕێزەمان ئەگەر ئەم یەک دوو سیفەتی تۆ بەدڵن نییە ئەزانی چەند سیفەتیکەی باشی تێدایە خۆی بنە ماڵەکەی با ڕێزی لێ بگرین ئەمر بکەن بە وەسێت وەتەواسەو بالسەبر هەژاری سەبر بگرە بەو مانایانە کە ڕازی بە هەژاری و هەوڵ مەدە بەڵام لە حرام و لە پڕێ ببە بە کوڕێ خۆت پارێزە ئەویان ئەساسە مامۆستا سەعیدی نەوڕەسی بە ڕەحمەت بێ دەفەرمێ بەدبەختترین و دڵتەنگترین کەس مرۆڤی بێکارە لە هەموو کەس بێ شانس و بێبەختتر دڵتەنگتر ئەو کەسەیە ڕۆژێک ئیشێکی نییە بەیانی هەستاوی نازانی خەریکی چی هیچ ئیش و کار و کەسابەتێکرد نییە ئەوە تۆ بەدبەختی ئەو ڕۆژە ئەوە دڵتەنگ دەبی چونکە بێکاری نەبوونێکە لە ناوەندی بووندا بەجەستە زیندووی بەڵام لە شوێنی مردوانی چونکە هیچ کارێکت لەو ڕۆژیان نەکردووە بۆیە هەمیشە یەک ڕۆژ ماهێڵە ئەگە بە پارێکی کەمیش بێ بێکاربی و هیچت دەست نەکەوێت بە کەمەکە قەناعەت بکە هەتا خوا زۆرێک دەنێرێ بۆیە هەژاری معنای ئەوە نییە هەڵێ حەتا دەمرم بەنان و دۆی وشک ڕازیم ناشتیوانە هەوڵ بدا بەڵام تەماحی ئەوە نەتگرێ لە غەشێکە لە تەزویرێکە لە دزیەکە لە پڕێکا بی بە کوڕێک بۆ ئەمەیان خۆت بگرە بە حەقەکەی خۆت بەدەستی بێنە نەخۆشی سەبر بگرە وەسێت بە سەبر هەمووان دەگرێتەوە ئەگەر نەخۆشی سەبر بگرە بە مانایی مەڕوخێ لەبەر نەخۆشیدا وا مەزانە دەرزی و دەرمان بۆ تۆ لەسەر زەویدا نەماوە شیفا بۆ تۆ نەماوە دایمە گەشبین بە سەبر بگرێ یەکەم جار حل لە نەخۆشیەکی بەسیتە کۆڵ عیلاج و دەرمان بەکارمەهێنە لە هەموو ئەوروپا و ئەمریکا و ئەوانەدا ئەو نەخۆشانەی ئێمە کە ئێستا بە عەلاگە دەرمان دەبنەوە لەوێ یەکەم جار هەر عیلاجیان نادەنێ هەر لێیان دەگەڕن دەڵێ سروشتی خۆت وایە خۆت بەهێز دەبێ و مەناعی خۆت چا دەکاتەوە ئەم دەرزی و دەرمانە زەرەد لێدا سەبر بگرێ یەکەم جار عیلاج بەکارمەهێنە خوا نەخواستە زانیت هەر بێتاقەتی سەردانی پسپۆڕی نەخۆشیەکە بکە سەبر بگرە با یەک دوو ڕۆژت پێ بچێ و بەرتکەوێ مەچۆ لە سەدەیلێکی لا کۆڵان دەرزێک بە قەبەرغی خۆتاکە وێرانت کە ژەهرێ بکاتە لەشتەوە کە نازانێ بۆچی باشە سەبر بگرە نەخۆشی کاکە خۆت مەخە بەردەستی نەخۆشی دەرونیتە خۆت مەخە بە ناو شێخێک و بە ناو مەلایەکە لەگەڵ ڕێزم بۆ وشەی شێخ و مەلا بە تەختە بکەوێتە گیانت و ئەمە جنۆکە لە لەشت دەرەکە سەبر بگرە حتا دەچێت لای پسپۆڕی نەخۆشیەکە ئەو کابرا عیلاجی خۆی پێ ناکرێ خۆی ناتەواوە چۆن تۆی پێ چاک دەکرێت بۆ جنۆکە لە دنیادا هیچ چینی نەما جەستەی مسلمان دەبێ هەڵی وەشێنێ ئەوە بابەتێکی کەیە ئەوە لەوە چێ دەیان پشکنینی بوێ ئەم نەخوێندەوارە چوزانێ جەستەی تۆچی تێدا بەتار و تەختە بکەوێتە وێزەی سەبر بگرە و خۆت بەوانە مەدۆڕێنە کێشەیەکی خێزانیت هەیە سەبر بگرە ژیرانە مامەڵە بکە مەچۆ بۆ لای ساحیر و فاڵچی ئەتەخوات بزانم سیحرم بۆ بەتاڵ ناکەرەوە ڕۆژانە خەڵک بەداخەوە مبتەلای ئەوەیە چۆن دەبێ موسڵمان وابێ وەڵای مامۆستا نوشتەیەک لە ماڵەکەماندا فڕێدراوە هەست دەکەم لەو کاتەوە ئاژاومان هەیە هەبە ئەوە نوشتەیەکی ناشەرعیە ئەوە داخۆت فاڵچیەک نووسیوێتی مەچۆ لای کەسێش کە ئەویش بۆت بەتاڵ کاتەوە سوڕەتی فەلەق و ناس و ئیخلاس سێجار بەیانیان و سێجار ئێواران بخوێنە تەکفیکە من کولی شەی هەموو ساحری دنیا بێوێ ئاژەوە بقاتە ماڵتەوە بەخوا زەرت پێ ناگەێنێ پێغەمبەری خوا فەرمووی بەستە هیچ کە ئەم لاولامەکە سەبر بگرە بەڵام چۆن ڕاوێش بە کەسێکی ژیر بکە بە توێژەرێکی کۆمەڵایەتی و خێزانی بە کۆمەڵ ناسێک ئەگە خوا نەخواستە بە زانایەکی ئاینی هەر بابەتەکە حەل نەبوو بڕۆ بۆ یەخەی دادگا بگرە
بڵێ با یەکتری سوگ نەکەین با یەکتری نەسووتێنین با لە یەکتری نەدەین با بوختان بۆ یەک دروست نەکەین با بچین بە شەرعی خوا بە قانون لە بەردەمی دادگادا لێک جیابینەوە با ژیرانە مامەوە لەگەڵ ئەم شێشە خێزانێدا بکەیت هەموو قۆناغەکانی بگرە مەچەوە لای فاڵچی و نوشتەنووس و ژیانت بۆ تەواوکە بەخوا بەڕێزان هەموو ژیان سەبری دەوێ خوێندن کار و کاسبی پلە و پۆست ناو و نان بوونە خاوەنی هاوسەری باش و مناڵی ساڵح هەمووی سەبری دەوێ بۆیە خوا فەرمووی وەتەواصەو بالسەبر بابەتی سەبر ئەوەندە گرنگە پێویستە زیاتری لەسەر بڕۆین لێرەدا وتارەکەمان کۆتایی پێدێنین و ئەگەر تەمەن باقی بێ لەسەر خێر ئینشاءڵڵا لە وتاری داهاتوودا هەر لەسەر وشەی وەتەواصەو بالسەبر هەندێکی تر لە خزمەتی قورئان و فەرمودەکان یا ڕەبی خوای گەورە سەبر و ئارامێکی جوانمان پێ بەخشی خوای پەروەردگار لە سیفەتە باشەکانی سەبر و ئارامی پێمان بەخشی سەبرەن جەمیلەمان پێ بەخشی یا خوای پەروەردگار یا ئەڵڵاه ئەو کەسانی کە نەخۆشن سەبریان پێ بەخشی شیفای بەخێریشیان بۆ بنێری یا ڕەبی خوای گەورە شیفا بۆ نەخۆشەکانمان بنێری خوای پەروەردگار یەکێ لە ناوە پیرۆزەکانت ئەسەبوورە سەبر و ئارامی بەخشی بۆ کەسانی کە خۆشەویستێکیان لەدەستداوە یا ڕەبی خوای لە مردوەکانیشمان خۆش بی لە گونەهبارانمان خۆش بی چاکەکانمان لێ قبوڵ کەی و لە گوناهەکانمان خۆش بی کوردستانمان ئارام کەی پڕ خێر و بەرەکەتی کەی یا ڕەبی خوای پەروەردگار لە دژایەتی و ناکۆچی ناوخۆ بمان پارێزی بە چاوی ڕێز و خۆشەویستیەوە هەمومان تەماشای یەکتر کەین بەرامبەر بە هەڵەکانی یەکتر ئارام بگرین ئەوەی چاکە خوایە چاکتری کەی ئەوەی خراپ و لار و لەوێرە یا ڕەبی خوایە هیدایەتی بدەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون